بۆ بەڕێزان سەرۆکایەتی هەرێم، سەرۆکایەتی پەرلەمان و ئەندام پەرلەمانە بەڕێزەکان، سەرۆکایەتی حکوومەت، ئێمە وەکو فەرمانبەرانی گرێبەست لەسەر جان فەرمانگە جیاجەکانی سنووری قەزای کەلار ناوەندی ئیدارەی گەرمیان وێڕای دەستخۆشیمان لە بڕیاری دامەزراندنی مامۆستایانی گرێبەست لەلایەن سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانەوە. هاوکات بە مافێکی سەرەتایی خۆمانی ئەزانین ئێمەی فەرمانبەرانش دابمەزرێن و بکرێن بە هەمیشەی. فەرمانبەرانی گرێبەست هەر لە سەرەتای قەیرانی داراییەوە تا کۆتایی قەیرانەکە بە موچەیەکی کەم خزمەتێکی زۆریان کردووە. دەبوو هەر لەگەڵ کۆتایەتی قەیرانی داراییدا فەرمانبەرانی گرێبەست دابمەزرێنرایەن. ئەمڕۆ وەکو فەرمانبەرانی گرێبەست لە دووپاتی داواکاریەکانمان دەکەینەوە، داوا دەکەین حکوومەتی هەرێم وەک ڕێزێک بۆ ماندووبوونی فەرمانبەرانی گرێبەست بڕیاری دامەزرانمان بۆ دەربکات. ئەمڕۆ من وەکو کارمەندێکی گرێبەستی وەزارەتی تەندروستی هاتووم ناڕزایی دەربڕم و داوای مافی خۆم کەم کە ماوەی 5 ساڵ و نیوە گرێبەستم و لەگەڵ هاوڕێیانی خۆم لە هەسەر جەم وەزارەتەکانی تر کردبوونەوەمان کردەوە داوای مافی خۆمانەکەین، داوای بە هەمیشەیی بوونەکەین و چونکە بە مافی خۆمانی ئەزانین و چونکە ئێستا کە پێشتر بیانویان هەبوو کە قەیرانی داراییە و شەڕی داعشەیە، ئێستا سوپاس بەخوا نە شەڕی داعش ماوە و نە قەیرانی دارایی ماوە و وەزع بەرەو باشبوون دەچێت و داوای مافی خۆمانەکەین چونکە ماوەیەکی زۆرە ئێمە گرێبەستین خزمەت دەکەین. ئێمە وەکو فەرمانبەرانی ئاماری گەرمیان وەزارەتی پلاندانان بۆ ماوەی 5 ساڵە گرێبەستین، هیچ حەق و امتیازاتێکمان نییە و خاوەنی بڕوانامەی خۆمانی بۆیە داوا لە حکوومەتی هەرێمەکەین کە هیچ بۆ ئەو گران و قورس نییە و بودجەش بەرەو باشبوونە چێ داواین لەکەین بە زووترین کاتمان کەم بە هەمیشەی بۆی ڕەنجی چەند ساڵمان بەزایە نەڕوە. ئێمە لە کاتی قەیرانی داراییەکەشە موشەکەمان کەم کرایەوە کرا بە 200,000 و بە پێش شادەکەی خۆی، بەڵام ئێمە لەو فترەشە وازمان لە دەوامەکەمان نێنەوە بە شێوەیەکی دڵسۆزانە کارەکانمان بەڕێوە بردەبووی ئەمە داواکەین لە ئەنجومەنی وەزیران دەستخۆشیان لە یەکەنکەوە مامۆستایانی گرێبەست بوونەت هەمیشەیی ئێمەش لەگەڵ دەستخۆشیەکەمانە داواکەین ئێمەش بگرێنە هەمیشەیی.